لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش لە هەرێمی کوردستان کێشە و گرفت زۆرە ڕەحنە زۆرە تا چەند ساڵی ڕابردووە گەر میکانیزمی دیاریکراوی مەدەنی و خۆپیشاندانی ژۆکو یەکێک لە میکانیزمە سەرەکیەکانی گزارشتێکی مەدەنیانە لە ناجۆریەکان لە ڕەحنەکان لە ناڕەزایەتیەکان بە دڵنیاییەوە دەبینرا بەڵام وردە وردە میکانیزمی خۆپیشاندان خەریکە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە سلێمانی ئیتر ڕەونەق و قورساییەکەی جارانی نەماوە نمونەیەکی ساکار و سادەش بۆ ئەم قسەیە بە دڵنیاییەوە خۆپیشاندانەکەی دوێنەیە بە زیاد لە ڕەهەندێکەوە دەکرێت ڕاستیەکەی پرسیاری ئەوە لەسەر خۆپیشاندانەکەی دوێنێ دروست بکرێ بۆچی بە خۆپیشاندەر و بە خەڵکی ناڕازی و بە ڕۆژنامەنووس و بە حزبە سیاسیەکان و ئەوانەی کە لایەنە سیاسیەکان نوێنەری خۆیان نردبوو بۆ خۆپیشاندانەکە بەشداریکردن تێیداوە کۆمەکردنی ئەوانەی کە خۆپیشاندانەکان ڕێخست بوو بە هەر هەمووی 100 کەس 200 کەس نابوون بەڕاستی ئەم بێ ئومێدبوونە لە خۆپیشاندان بۆچی ئەمەی دوێنێ وابوو ناکرێت تەعمیمیکەین بەسەر کۆی پرۆسەکە و با بڵێ ناڕەزایەتیە مەدەنیەکان یان نەخێر بەڕاستی ناڕەزایەتی مەدەنی لە کوردستان لە هەرێمی کوردستان وردە وردە ئیتر هیچی وای پێنامێنێ بۆ دۆخەکە و پێویستەکرێ بیر لە میکانیزمی دیکەی با بڵین خۆ بەیانکردنی مەدەنی بکرێتەوە خۆ هەر خۆپیشاندان نییە ڕاستێکی لە هەرێمی کوردستان خەریکە ئەکەوێتە جێی پرسیار با بڵین خەباتی پەرلەمانیش بە دیاریکراویەوە چەند ساڵەکە لە شوێنی خۆی نەماوە وەکو پێویست نەیتوانیوە ئەرکەکانی خۆی بەرامبەر بە پرۆسە سیاسیەکە و لە باوەشگرتنی ناڕەزایەتیەکان داواکاریەکانی خەڵک وەگەیاندنی بە شوێنێکی دیاریکراوی مەبەست کە بتوانرێت جێبەجێ بکرێ ئەوی ژۆکو خۆی جێبەجێ ناکرێت جا دوو با بڵین ڕەهەندی هەیە ئەمەیان هەم پەرلەمانی کوردستان وەکو دامەزراوەیەکی دیاریکراو کە بکرێ خەباتێکی پەرلەمانی لێوە ئاراستە بکرێ پەچی کەوتووە ئیشی خۆی ناکە هەم پێدەچێت فاکتەری خودی لە ئۆپۆسیۆنی کوردستانی شا هەبێ بۆی نەیتوانی بێ خەباتە پەرلەمانیەکە بباتە ئاراستەیەک یان شوێنێکی دیاریکراو کە بەڕاستی خەڵک پێی بڵێ ئۆخەی ئەم ئۆخەیە خەریکە بۆ خۆپیشاندانیش هەمان دۆخ و هەمان پێناسە لە خۆیەگرێ و ناشی شارینەوە با بڵین پرۆسە سیاسیەکە ململانە سیاسیەکە لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە جۆرێک لە ناهاوسەنگی تێدایە ئەمە دەزانین میکانیزمەکانی بەردەم دەسەڵات لە هەرێمی کوردستان زۆر زیاترن لە میکانیزمەکانی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بۆ خۆبیانکردن و بۆ یەکلاکردنەوەی ململانە سیاسیەکان بە دڵنیاییەوە حکوومەت پەرلەمان هێزی ئەمنی و با بڵین هێزی دارایی قودرەتی دارایی پارە و پاوەر هەمووەمانە ئەو میکانیزمانن ئەو ئامرازانن کە بە دڵنیاییەوە لە یەکلاکردنەوەی ململانەکانی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان کاریگەریان هەیە و لایەنەکانی دەرەوەی دەسەڵات ئاسانتر دەستیان نەگا بەم میکانیزمانە بەم پاوەرە و با بڵین هێزانە وەک لا لایەنەکانی دەرەوەی ئۆپۆسیۆن بەڵام ئەمە بەردڵنیاییەوە هیچ بیانویەک نییە بۆی خەباتی مەدەنی و خۆبیانکردنی ئۆپۆزیسیۆن و لە باوەشگرتنی ناڕەزایەتیەکان و کردنی بە هێزێکی مەدەنی سیاسی دیاریکرا و بە شێوازی دیاریکرا و بۆی خۆی بەیان بکە ئەمە بیان و نییە بۆ لایەنەکانی ئۆپۆسیۆن کە بوەستن و بەڕاستی خەباتی مەدەنی بگاتە ڕادەیەک شوێنێک کە 100 کەس بۆ 200 کەس لە خۆپیشاندانێکی دیاریکراوە بەشدار ببن من هەمووەمانە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم کاکەمال ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس مامۆستا عوسمان زیندانی ئەندامی سەرکرداتی حزبی شوێعی کوردستان هەردووکیان بە سوپاسەوە لە ستۆدیۆکانی ئامادەن بەخێر بن کاکەمال کاوسمانی وادارم زۆر زۆر باش بن کاکسمان زیندانی پێم وا بێ و دوێنێ لە خۆپیشاندانەکە بوون بەڵێ بووە لاواز بوو بەڵێ ئەو پێشەکەی تۆ گوێبیستی بووم لەگەڵ هەندێک قسە و باسی ئەمڕۆ و دوێنی ناو پەیجەکان و سایتەکان و خەڵکیش کە ڕۆژانە دەرگیرە بین لەگەڵ یەکتریا لە ناو خەڵکە و پرسیارەکەی تۆش ئەم خۆپیشاندانی دوێنێ هەندێک کەس
تعبیری لێکاڵە شەشحەو حیزب ئەم بڕیاریانەوە ئەم بڕیاری شەشحەو حیزب نەبووە بۆ ناوەندێکی مامۆسایان هەیە مناوەندە بە بەردەوامی چالاکی کردووە زۆربەی چالاکیەکانی لە سنووری ئیدارەی سەوزە زۆر چالاکی بەرفراون و جەماوەری گەورە بوون هەندێک جاری لە سنووری ئیداری زەردیشکراوە و سەرکوت کراوە یا ڕێگەی لێگیراوە و بە بڕوای من ئەمەی کە ڕوویدا کارێکی باش نەبوو بە تەقدیرم یەکەم ئامادەکاری باش نەکرابوو بووی دوو هەمشت جۆرێک لە بێزاری لە لای خەڵک دروست بوو ئەو بێزارە پەیوەستە بە سێ خاڵەوە خاڵێکیان چاوەشەکاریەکانی دەسەڵاتە لەسەر بێهودەکردنی خەڵک لەوەی کە بڕوای بە خەباتی مەدەنی و جەماوەری و پەرلەمانی و ئەمانە هیچی نەمێنێ خاڵێکتیان خەڵکی خۆی لە ئەنجامی بە بەردەوام جواب نەدانەوەی دەسەڵات و یەکێک لە نقطەکانی تریش بەڕاستی لە هەرمی کوردستانە ئێرهابە ئێمە تقریبن بەر لە مانگێک لەموو پێشکە هەر ئەم ئیعلانی وەکرا خۆپیشاندانەکرێت لە سلێمانی زیاتر لە چەندین کەس سوار پاسکران و یعنی هێشتا خۆپیشاندەران نەگەشت بوونە شوێنی خۆیان و هێشتا خۆپیشاندان دەستی پێ نەکرده بوو بە دەیان کەس لە هەرمی کوردست لە پارێزگای سلێمانی و ناوچەکانی تر دەستگیر کران یعنی هەم ئێرهاب دەوریەیە هەم شێوازی چاوەشەکارەکەی دەسەڵات هەم بێهودەبوونی خەڵک لەلایەکی تریشەوە هێشتا ئۆپۆزیسیۆن بەڕاستی لە ئاستی پێویستی ئەم قۆناغیانە بە تایبەتی لە مەسلەی بە جەماوەریکردن و بە کۆمەلگایەتیکردنی پرسەکەیە ئەجینا مەسەنێزی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان زۆربەی دەنگیان نییە بەم کابینەی کە ئێستا موچەی خەڵکە بڕێ و شتیان تەقدیم کردو کاری هاوبەشیان کردووە من بیرمە لیستی ئازادی لەگەڵ یەکگرتو لەگەڵ نەوەی نوێ لەگەڵ کۆمەڵ چوار چالاکیە لەناو پەرلەمانە بە هاوبەشی کرد کە ئەم چوار لایەنە جیاوازی زۆریان هەیە بەڵام لە خەباتی پەرلەمانی لەگەڵیان لە ئیعلام لە بەرامبەریان لە زۆر شتا ڕەنگە کارا بێتن دەوران بوێ بەڵام لە بە جەماوەریکردنی ئەو ناڕەزایەتیانە بە تەقدیری من لە ئاستی پێویستانی ئەو شەگەڕێتەوە بۆ چەند فاکتەرێک جگە لەو فاکتەرانی باسمان کرد ئیرهاب بوو چاوەشەکاری دەسەڵات و ئەمانە هەندێک لەو خەڵکانی من ئەبێ ئێمە کە خۆمان بە مدافع لە حەق زانین لە بەرامبەر بە دەسەڵاتە ئەگەر ئێمەش نە قسمانە بۆ بێ ئیشارەتی پێبین ئەم بزوتنەوەی لە هەوڵەوە بزوتنەوەی ناڕزایەتیانێ لە هەوڵەوە هەندێک جار هەندی حیزب بە ئاراستی تایبەتێ بن ئەمە بێزاری لای هەندێک لە جەماوەرەکە دروستە دوو دانانی هەندێک دروشم ممکنە هەندێک دروشم چەند کەسی داینێ ببێ ئەوی بزانێت ئایا هەموو ئەم جەماوەرە لەگەڵم دروشمایە دوو نەیتوانی و ئەم بزوتنەوە ناڕزایەتی خەڵک سەراسەری بێتەوە لە هەرێمی کوردستانە تەبەنەوەش بەحسێکی ترەکە بۆچی سەراسەری نەبووەوە لەگەڵ ئەوەی ئۆپۆزیسیۆنەکان لەگەڵێک جیاوازیانەیە جیاوازیانی ئەم جیاوازیان بۆ بە سەبەبی ئەوەی کە زۆر جار بە یەکگرتووی لە شەقامان نەبن بە یەکگرتووی بوون هەندێک چالاکی لە پەرلەمان بە یەکتری بوون مەسەن هەر تقریباً 15 ڕۆژ 20 ڕۆژ لەمەوە پێش مەکتەبی سیاسی حزبی شوعی کوردستان داوای لە هەموو هێزەکانی دەرەوەی دەسەڵات کرد حتا هێز هەیە خۆی بە ئۆپۆزیسیۆن نازانێ ئیعلانی نەکردەوە بەڵام ناڕازێ بەرەمە ڕاستی یەک حزب نەبێ لەو حیزبانی دەسەڵاتدار دەرو دەسەڵات هەمیان هاتن بۆ بنەوە لە ئاسی مەکتەبی سیاسی کرا لەوێ بەپی ئەم بارودۆخە سیاسی هەڵسەنگاندنەکە واکرا کە یادداشتنامەیەک بۆ ڕایگشتی ڕابگەێنرێ و ئاراستە و انتقادات سەر بە حکومت کرێت لەسەر ئەم مەسەلانە و کۆمەڵە میکانزم لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیا هەلومەرجی بابەتی و شەڕ و شۆڕی مانتیقەکە و ململانەی دوو تەڕەفەکە و ململانی عێراق ئەمانیان کردە ڕەچاوی ئەوەی کە ممکن ئێمە وەکو حیزبی شوعی لەگەڵ مەسەلەن بیر و بۆچوونێکی تری فراوانترمان لەوە هەبوو بێ بەڵام کە توی کاری هاوبەشەکەی عادەتەن لە کاری هاوبەشە ئەبێ خاڵی مشتەرەک بدۆزیتەوە مەبەستمەوەی هەوڵ هەیە بۆ ئەوەی کە دەور بژێ پێم وانییە ئەم خۆپیشاندانی ئەم جارە دلیلە لەسەر هەموو خۆپیشاندانەکان و ئەگەرە خۆپیشاندانێک ئامادەکاری باش دەکرابە لە ترسی هابە لە بەرەم اعتیباردانی بەسمان کرد ئیتر ئەمە ناڕزایەتی کۆتاییت پیاتەوە ناڕزایەتی لە ناخی باشە لە ناخی خەڵکە لە مێشکی خەڵکە لە قەنەعەتی خەڵکە بەردەوامە اینجا دێمە سەر ئەوەی کە ئەم ناڕزایەتیە ئەم هەموو ڕخنەیە لە بەزعفێ لە سەرپەرشتیکردنی میشە لە ڕاستی ئۆپۆزیسیۆنیش ئەوەی دوێنێ ڕێکخراو نەبوو یان پەرت بوو بۆچی وا بوو باسم کرد ئێرهابی 30 ساڵی پێشوو ئێرهابی مانگی پێشەوە کە ڕێگەیان جاران ئەم زۆنە شانازی بۆ کە ئێمە زۆر جیاوازین لە زۆنەکەی ترا ئێستا دیارە وازە ڕێگەگیر خاڵی دوو ئێشارەتی خەڵکی ڕاگەدەکە ئێمە لە 11 شوبات تا خەڵک کوژرا بەڕاستی دوای 11 شوبات دەیان خۆپیشاندانی تری
هەزاران و دایان هزار کەس لە سلێمانی و لە شوێنەکانی دیکە ئەزمموی خەباتی جەماوەری لە دنیاە نەک لە کوردستان پێمانەڵە نەخێوانیە ئێرهاب و کوشتن و بڕین تاسیرەکە بەسە تاسەرنا هەتاسەرنا کە من ئەمە وتووە ئێمە باسی ڕۆژێکی محەدە دەکەین باش جگەلەوەی ئاماژەم پێدا ئامادەکاری باش ئەمەش میشارەت پێدا خاڵی دوو یەک نەبوونی و پزوسوێن لە بە جەماوەریکردنی ئەمە سەلانە سێ ئیستیغلالکردنی لایەن هەندێک کەسەوە سەراحەت پێت بڵێ من بۆ خۆم جاری وایە چوومەتە ئەو ناوەندانە خەڵکە بینم شایستەیەوە نیە سەرپەرشی خۆپشاندارەکە خەڵکە بینم شایستەیەوە نییە کەناڵەکانی ئێوە ئەچن مقابلاتیانەکەن و چوارجار و پێنجار سوورەزان ئەم کەسانە نەئاستیان نەمستەوەیان نە تاریخیانی ئەوەیە نییە نوێنەرایەتی خەڵکن لەبەرەوە هەندێک شت وەرەقەت یەکەڵ بووە من پێم وایە جۆرێکە لە دەستێوەردانی دەسەڵات بۆ ناو ئۆپۆزیسیۆن و بوونەوە خەباتی جەماوەری چووکە با پێم خەباتی جەماوەریەکە لە ئۆپۆزیسیۆن گەورەترە ئەگەر کامڵ بێتەوە لە ناو شەقامە کامڵ بێتەوە ناو شەقامە بەرفراوانترە بێ لە هێزی جادێمە سەر ئەوە ڕاستیەکەی من میوانی دیکەشم هەبووە هەر لەم بەرنمەیە لە ئەنجومەنی مامۆسانی ناڕازی بەڕوونی گوتوێتی ئێمە خەڵک هەیە سەرپەرشتی خۆپشاندانەکانەکە و لە تەنیشتمانیش ئەوەستێ بەڵام بە دڵنیاییەوە کار بۆ دەستگا ئەمنیەکانی سەر بە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەکە کاک کەمال ڕەوف دێمەولات کاک عوسمان زیندانی تەفسیرێک هەیە بۆ ئەوەی لە سلێمانی و لەم دۆخە شای کە هەومان ئەیزانین پڕە لە ڕەخنە خۆپشاندانێکی ئاوا بەڕێوە بچێوکۆی دوێنەبینیمان وڵا کاگرنج من سپاس بۆ کە عوسمان ئەو ڕوونکردوانەی کە دای بەڵام من تێڕوانێکی جیاوازم هەیە لە ئەوەی کە هۆکارەکەی تەنها ئەوە بێت خەڵک ترسێنراوە یا مەسەرەن هێزەکان مڕنەزام نەبوون مشکلەکە لە خودی ئەو پرۆژەیە کە ئیسا ئۆپۆزیسیۆن لەسەری ئیشەکات ئەنی ڕخنەکە لە بەیانە کە خەڵک من پێم وابێ ئەو دۆخی کەیسا هەیە چەند بەرامبەر قورسترە بۆ خەڵک بۆ خەڵکی بۆ هاوڵاتیان کە لەو کاتێک کە ئێمە خۆپیشاندانمە نەکرد زۆر فراوانتر بوو ئێستا خەڵک قەنعاتێکی لا دروست بووە ئەم هێزی ئۆپۆزیسیۆن ئەم هێزانی ئۆپۆزیسیۆن ئەنی بەبێ جیاکردنەوەیان هەمووی هەوڵەدات جۆرە جۆرەکان بێتەوە بە شەریکی ئەم دەسەڵاتە لە ڕێگای کورسیەکانی دەنگە لە ڕێگای دەنگانەوە لە ڕێگای یعنی پرۆژەیەک نییە بۆ ئیزالەکردنی ئەم دەسەڵاتە ئەم پرۆژانێک کە ئێستا هەیە لە بەردەستی خەڵکایە بۆ بەشداری پێکردنە بۆ شەرعێت پێدانی ئەم دەسەڵاتی کە ئێستا مەوجودە بەڵام لە دەردی کابراڵی لە کانێکا بیانوێت تۆزێک لە شوێنێکا گۆڕانکاری هەبێت ئەمە بەڕێی من مانای ئەوە نییە کە تۆ خەباتی مەدەنی ڕەتکەیتەوە من خەباتی مەدەنی ڕەت ناکەم چکە بۆ خۆم ئێستا حاڵێن ئەویشی کەم نێکم بەشێکە لە خەباتی مەدەنی بەڵام کاتێک کە تۆ ئەزمموی 10 ساڵ 5 ساڵ لەبەردەسا کۆکەیتور برسی هاوڵاتیەکە کۆ بێتەوە کە پێت ئەڵێت ئەڵێ پەرلەمان ئەو شوێنە نییە کە توانای هەبێت دەسەڵات دەسا و دەست پێ بکات دەسەڵاتێک وەرگێتەوە بیا دەست دەسەڵات هێزێکی تر ئیتر خەڵک ئەو پرسیاریدا دروستە بێت تو ئەندام پەرلەمانەکەی لە دوانە و بێبەستیان لە سییان بێ بچوار چ قیمەتی هەیە بۆ خەڵک چکە تۆ لە نەتیجا ئەبیتەوە بە بڕغوێک لەو ماکینەیە کە ئەم دەسەڵاتە ئەی هاوێژێ ئەی بەکارێنێ یعنی تۆ جۆرێک لە جۆرەکان شەرعێتە دەیتەوە بەم دەسەڵاتە ئەم جۆرە نەبوونی ئەم پرۆژەیە ئۆپۆزیسیۆنی پەرخستووە من پێم وایە خۆپیشاندانەکەی دوێنێ هێندەی پەیامی پێبوو بۆ دەسەڵات دوو هێندە پەیامی پێوە بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن دوو هێندە پەیامی لەو بارەیە کە ئەیتر ئەمە ناخوات ئێمە قەرەباڵغێک دروستکەین وا بڵین تۆڵی 100 کەس 200 کەس وانە خێر 1000 2000 کەس وا 3000 کەسیش بوو ئەمەش ناخوا ئێمە لە هەرێمێکاژین ئەم هەرێمەمان دابش کردووە لە سلێمانی ئەتوانین خۆپیشاندانکەین لە هەولێر ناتوانین دەنگ بەرزکەینەوە ئەگەر ئێمە هێزێکی هەرێمین ئەنی هێزێکی لە هەرێما تەواجودمانەیە وەکو هێزی مەدەنی وەکو هێزی ئۆپۆزیسیۆنی ئەبێ ئەم خۆپیشاندانە لەسەر تاسەری هەرێما بێت چکە ئەم دۆخی کە ئێستا هەیە نەک خۆپیشاندانێک دایان خۆپیشاندانی گەورە هەڵەگرێت خەڵک لەسەر گەیشتۆ بۆی کە قوتی لە شەڕ لەسەر قوتیە کات قسە لەسەر حساب زۆر پرسە ئازادەکان نەماوە چکە دوێنێ بینیمان لە دادگا چۆن دادگای شیروان شێروانی کرا زۆر بەناحەقی زۆر غەدرێکی گەورە لێکراوە تێش پەڕی من پێم وایە کاکرنج کۆمەڵگەی مەدەنی لەم هەرێمە میدیای ئەهلی جوڵەی مەدەنی ئۆپۆزیسیۆن هەمووی پاشەکشەی کردووە قسە لەسەرەوەی ئەمەمانای ئەوە بێ دەسەڵات سەرکەوتوو بۆ یا کاری باشی کردووە نا ئەمانە پاشەکشیان کردووە بە قازانجی دەسەڵات ئەمێ ئەم دەسەڵاتە زۆر حەزەکات ئۆپۆزیسیۆن هەر لەم دۆخا بێت
هەر بەم پرۆژە کۆنا خەریک بێت پرۆژەی تری نەبێ بۆ ئەم دۆخە و لە نەتیجا وردەودا خەڵکی لێ تەکێتەوە من پێم وایە ینی ئاخر شت کە بمێت جیاوازتر بڵێم لەوەی کاک عوسمان باسی کرد ئەبێ ئەو تێگەیشتنە دروست بێت ئەم دەسەڵاتە جۆبگر نییە تۆ قسەیکی جوانت کرد دەنگی ناڕازی هەیە هەڵوێست هەیە قسە هەیە بەس نەبیستن هەیە لە بەرامبەریە تۆ بۆ چۆ دەنگەڵە بڕیت دەنگەڵە بڕیت بۆ ئەوەی کە بگاتە لایەنی کوێندا ئەزانی لە هەرێمی کوردستان نە مەرجەعمان هەیە نە حکوومەتمان هەیە نە پەرلەمانمان هەیە نە دادگامان سەر بەخۆیە و سەروەری یاساب ئەی تۆ مەسەن هاوڵاتێکی لێرە ئەبێت بیل لە چی بکاتۆ لەم دۆخە من پێم وابێ ئێمە دوو ڕێگامان لە بەردەمایە یابێت چاوەڕی فرادڕەسیە بکەین کەمە اختیار و چۆیسێکی زۆر خراپە چۆن گۆڕانکاریەکان لە سەردەمی سەدام حوسێن لە دەرەوە هات گۆڕانکاری بۆ دروستکردین و ئێمە توانیمان ئیسفادە لێکین گۆڕانکاریێک لە عێراق و لە ناوچەکە و لە شوێنەکان دروست بێ ئێمە سود لەم گۆڕانکارەکەین یا ئەوە تا ئەبێ مەقاتعەی بەشداریکردنی هەموو پرۆسێکی ئەم دەسەڵاتە بکەین جا دێمە سەر ئەمەیان ڕاستیەکەی بەردەوام لە چەند ساڵی ڕابردووە دوو تێگەیشتنی دیاریکرا و کاک کەمال کاک عوسمان دروست بووە بەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان سیستمێکی دیاریکراومان هەیە کاری خۆیەکە و ئەم با بڵێن ڕۆڵ و ڕەوڕەوەی دیاریکراوی ناو سیستمەکە هەر چۆنێک ئەی جوڵێنی کە دەیتە ناوی تۆبی بە بەشێک لە سیستمەکە و ناتوانی سوڕانەوەکە با بڵێن سەرروکاری سیستمەکە بەو ئاراستەیە بگۆڕی کە مەبەستە و هاتوویتە تەرناوە نە ئەبی بە بەشێک لەو سیستمەی کە ڕاستیەکەی تۆ گلەیت لێی هەبووە ڕخنەیەکەیەکایی جەماعەتی حیزبی کۆمونیستی ئێرانە تۆ ئاشنایانیت ئەڵێ ئێمە وەکوایە هەمومان لە قیتارێکا بین قیتارەکە کاپتنەکە بەڕێوە بات ئێمە لە فارگۆنەکانی دواوە مناقەشاکەین ئەم قیتارە بۆ کۆ بڕۆ هیچ کاریگەری لەسەر کاپتنەکە نییە چکە کاپتنەکە بڕیاردا قیتارەکە ئاراستەکەی کۆ بێت تۆ لە ناو فارگۆنەکانە ئێمە خەریکە و مناقەشەین ئۆپۆزیسیۆن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ڕۆڵێکی زۆر نێگەتیڤیانەیە چکە من نەزانم ینی هەندێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئیش لەسەرەوەکەن کاکە کورسی بێنن بۆی کە پارتیۆکەتی لایەن لێ بکاتەوە نەگەوەی کورسی بێنن بۆی کە شروتەکانی خۆیان فەرزکەن بەسەر دەسەڵاتە نەگەوەی کە خەباتی مەدە ئەیانەیە کورسەکانیان زیابێ بۆی لایەن لێ بکرێتەوە و سامیان پێ بدرێت لەم ئەی خەڵکیش خۆ تێگا لەم دۆخە ئێمە لە فارگۆنەکانی دواوەی مناقەشاکەین ئەم قیتارە بەرەکیوە ڕات من پێم وایە بەم مناقەشەیە ئێمە ناگەین نەتیجە کاک عوسمان بەڕاستی بێئومێد بوون لە با بڵێن میکانیزمی خۆپیشاندان وەکو یەکێک لە میکانیزمەکانی خۆبەیانکردنی ناڕەزایەتی ئاسایی نییە لە کاتێکە ئەو هێزە سیاسیانەی مەفروزە بەشێک بن لە ناڕەزایەتیە مەدەنیەکە وەکو کاکەمالەڵێ ئەوەی چاویان لەوەیە ببن بە بەشێک لە با بڵێن بەشێک لە کێکی دەسەڵاتیان بەربکەوێ جابە چەند پەرلەمانتارێکی دیاریکرا و وەزارەت یا دوو وەزارەتە یان هەر جۆرێکی تری بەشداری پێکردنی با بڵێن خێروبێری دەسەڵات ڕویایەکی تر تێگەیشتێکی تر پرۆژەیەکی دیکەی ئەلتەرناتیڤ و بەدیل بۆ ئەوەی لە کوردستان و گوزەرە نابینن بۆیە بە دڵنیایی و جوڵەی مەدەنی و خۆپشاندانیش وەکو یەکێک لە جوڵە مەدەنیەکان بەم ئاراستەیە ڕواکە ڕۆیشت پێم وابێ وەکوی ئیعلامەکەونە هەڵەوە پێشببینی لەسەر داهاتوو تر خۆپیشاندان و نەڕزایەتی خەڵک هەر ئەمەیە و خراپیشە ئاراستەی ئیعلام ئاوا بڕوە باشە ئینتیقادی پرۆسەکە بکە چکە گەر ئینتیقاد نەبێ گفتوگۆی لەسەر نەبێ پێشکەوتن ڕوونادا چ لە ناو حزب بێ چ لە ناو جەماوەر بێ بەڵام ئیعلامێک کە خۆی بە ئۆپۆزیسیۆن بزانێ و بیەوێت تەرویج بەمە با خراپە ئەمە تێبینێ دووەم گفتوگۆیەکی برای خۆشەویستم کەمال بکەم یعنی چکە من بابەتەکانمان گفتوگۆ هەڵەگرێ من پێم وانییە ئۆپۆزیسیۆن هەمویان وەکو یەکوا بن و هەمویان لە ناو فارغۆنەکەی دواوە بن ڕاستە لە شتێک متفقم لەگەڵی پرۆژەی ئیزالەکردنی دەسەڵات نییە ئیزالەکردنی دەسەڵات یعنی بەتەواوەتی لابردنیان و ڕوخانیان گۆڕینیان ناخر ئیزالەکردن وازەحە من قسە لەسەر ئەو باکەم بەڵام گۆڕینیان یان چاکسازی بنەڕەتی یان فشارکردن لەسەر بەردەوامە کاکە حزبی شوعی کوردستان لە 2000 مەقڕی زاخۆ و مەقڕی دووەکی سووتێنرا لە ئینتیخاباتی شارانی یەک گورتو بزوتنەوەی گۆڕان هەموو مەقڕاتەکانی و مەکتەبی سیاسیان کوژرا
لە ناو ئۆپۆزیسیۆن بوونە لە کاتی انتخاباتی دوای 2005 2010 ئەوەی حەڤەی شوڵاتوی بەڕێز کە باسێکی هەموو ئەمژانە لەم کابینێنە لە کابینەی پێشووە حکوومەت هێرێمی کوردستان حزبێک 80 ساڵە لەم وڵاتە خوێن ئەدا خوێنە بەخشێ خەڵک ڕۆشنبی دەکاتەوە خەباتەکە بودجەکەیان لێ بڕیوە کە قانونی بودجێ حزاب خۆیان دەریان کردووە حەساری اقتصادی خەنە سەرێ حەساری ئیداری خەنە سەرێ دەست و پێ دەبەستنەوانێ نایڵن ئیعلامەتە بێ ئەمانە چۆن کاریگەری نییە لەبەر ئەوە 5 هێزی ئۆپۆزیسیۆن لە ناو دەسەڵاتی تەشریعی کە باڵاترین دەسەڵاتە دەنگیان نەدا بە کابینەکەی نە بە کاک مەسرور نە بە کاک قوباد نە بە سەرۆکی پەرلەمان نە بە سەرۆکی هێرێم نە بە کەسیان بە بەردەوام ململانێکیانە کرد هاتن دەسەڵات بۆی گۆڕانکاری دروست نەبێ بۆ ئەوی ئەم مینبەرەی پەرلەمان کە بەشێکی تعبیر لە خواستی خەڵکەکە بەشێکی ئەساسەکەی تعبیر لە دەسەڵاتەکە ئەمە دەوری خۆی نەگێڕێ پەکیان خستووە ئەجی ناخۆ ئێستا حکوومەتی عێراقی موچەنانێرێ وای دانێ خۆچی ڕێگەی گتۆ بۆ پەرلەمان ئەکتیڤ ناکەنەوە ئەگەری چێت و پارتی دین وازەحە ئەم بەشێکە لەو ململانەی کە نایانەوێ ئۆپۆزیسیۆن دروست بێ یان نایانێ ئەم ئۆپۆزیسیۆنە کارە بێ ناوێ خەڵک بچێتە داخوازەکانی یا حکوومەتێکی تازەوە تشکیل ناکەن ئەمەی قسەکەم تەواوکە مەبەست بێمە ململانەیە ململانەیە ئۆپۆزیسیۆن ململانەیە کردو تەبان من لەگەڵێک قسەی کاکەبال متفقم لە یەک نوقتەیان هەموو ئۆپۆزیسیۆنەکان بە یەک ئاست ئەوەی نییە کاڵەیە لە ئەعمال و بنیاد نیەتەکانیانەوە نییە کە ئەمەلەکەیان دیارە کە نیەتەکەیانەوە نیە گۆڕانکاری دروست کرد و یەکێک پێم خۆش نییە لەسەر ڕابردوو قسە بکەم چووکە هەر کەسێک کە ڕابردوو خۆی هەڵی کرد باجەکەیاندا دوو بزوتنەوە دروست بوو بۆ گۆڕانکاری یەکی کام بزوتنەوەی گۆڕان و دوایی کاکبەرەم و دوایی هاتو کاک شاسوارە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەکی ئیعلامی بەقوت بوو بزوتنەوەیکی پەرلەمانی بەقوت بوو بۆ بزوتنەوەیکی شەقامی بەقوت دوایی بۆ بەشێکی دەسەڵات ئەمە خەڵکی بێهودە کردو کاکە لە پێ کورسی خەڵگەڵی حیزبی شوعی دوو کورسی یەک کورسی و یەکگرت و سیان و چوارەمە چی پێکرێ ئەم بێهودەیە ئاسان چاک نابێتەوە دوو بەڕێز دکتۆر بەرهەم بە هەمان شێوە بزوتنەوەی بوو کەس ناتوانێت ئینکاری توانە و کەسایەتی دکتۆر بەرهەم کە لە پێشوەکە لە حکوومەتا بوو کەس ناتوانێت حتا لە تعامل و مامەڵەکردنیشی بەڵام موقفە سیاسەکەی چی بوو بزوتنەوەی حتانەوەی نوێش کۆمەڵی انتقاداتی لەسەر فەرم و ئێستا ئێمە خۆ ئیدانەی ئەومان کرد کە بە شێوازێکی نایاسایی کاکشا سوارگیراوە بەڵام بۆچی لە ئێستاوە گیرەوە بۆ لە پێش انتخاباتی گرن ئەی بۆ 2 ساڵە نایگرن مەبەستەکەم چییە دەسەڵاتی یەکێک لە ئیشەکانیشی ئەوە بۆ چۆن نێڵێ ئۆپۆزیسیۆن دروست بێ و نێڵێ خەڵکی شوێنە ئۆپۆزیسیۆن کە ئەمە خاڵێکات دوو تاکی دەکەم و کاچی من ئەو خۆپشاندانە هی 6 حیزب و ئۆپۆزیسیۆن نەبووە ئەنجومەنێکی مامۆسایی ناڕازیە هەر بوون بە دوو بەشەوانێ من نەمیز لێرە باسی کەم بوون بە دوو بەشەوە بەشی ڕێگەیانە بڕۆن بۆ بەخا کاکەمال ئەیانەی کاکە تۆ حکوومەتی هێرێ مەسوولی تۆیە ئەبێ فشار لە حکوومەتی چتیباتێکی ئەمە بۆ معنایانی تۆ دژی حکوومەت تۆ مەسەلەن ناتەوێ حکوومەتی هەرێم دیفاع لە حکوومەتی نەخیر حکوومەتی هێرێ مەسوولی یەکەمان عێراق مەسوولە ئەمە جارێ بووی جەناب بزانی چەند جاری ترم حاڵەتانە دروست بووە جارێکی تریش 2 ساڵ پێش ئێستا کۆمەڵی خەڵک ڕۆژنامە نووسی ئەعلانیان کرد 12 شەوتیان بیانی خۆپشاندانێت خۆ بێت تۆ تەمهیدی بۆ بکەی ئامادەکاری بۆ بکەی ڕخنەمان لە ڕێخستنی خۆپشاندانەکە هەبوو دەستەی داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ڕێکی خست ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ئاگای لێ نییە بەڵام نەوەی نوێ چەند ڕۆژێ لەمەوە پێش پێم وا بێ یەکشەممە بوو داوای لەلایەنەکانی دەروی دەسەڵات کردوتی بابین خۆپشاندانێ بکەین بەیەکەوە بۆ ئەوەی ڕێکخراو بواە بۆچی وەڵامی نەوەی نوێتان نایە و بەیەکەوە جارێ ئەو داوای کردو ئەگەر ئیعلامێکی دقیق بێوتی تا شەمە جوابانەوە ئەمە یەک دوو ئێمە 20 ڕۆژ پێشەوە نەوەی نوێشمان داوت کرد یەک گرت و بە سەرجەم حیزبەکان هەڵوێست گوێ بگرە هەر هەمیاناتن اتفاقیان لەسەر یاداشتێک و کۆنگرێ ڕۆژنامەنووسی کرد و قۆناغی یەکەم بۆی علمت هەبێ ئەمە خاڵی یەک خاڵی دوو دعوەتی حزاباوا ناکرێت تۆ بێ لێ ئەعلامە بە خەڵک بڵێ من ئێمە دۆستمانن خۆشمانەوێن نەوەی نوێ بێ هەر کەسێک بێن کە بێوێ قسەیەکی باش بۆ ئەم کۆمەلگایە بکە هەڵوێستێکی بێ بەرامبەر بەم دەسەڵاتە غەدارە کە زوڵم لە خەڵکی موچەخۆر و خارەنشین و هەموو ئەو خەڵکە کاکە ئەوەی کە ئێستا بەشێکی زۆری ئەو خەڵکەی کە ئێسەنان بڕاوکراوە چێن ئایلەی شەهیدەکانی خۆیانن کە لە شەڕی ناوخۆیان بە کوشتیان ناون ئایلەی شەهیدەکانیان کە لە ئەنفال و پێشمەرگایەتیە
باوکو دایکیان ئێرە پارۆ کڵاشیان بۆ ناردن و ئەوانیش لەوێ شەهید بوون لە ناوم بزوتنەوە سیاسی ئەوانە هەر هاوڵاتی تازە پێگەیشتووی ئێستا نییە یعنی غەدر لە مێژووی خۆش و خەڵکەشیانەکەن مەبەستەکەم لێرە چییە؟ ئەم ململانەیە بەرفراوانە لەوە بەڵام من متفقم لەسەروی ئەبێ ئەم بزوتنەوە جەماوەری یەکەم ئەگەر بزوتنەوەی جەماوەری بە مامۆسایە بێ ناڕازی بێ ئەبێ هەوڵی سەراسەری بوونوە دوو ئەبێ درۆشمەکانی موحەدکە سێ ئەبێ دوور کەوێتەوە لەوەی ئیستیغلال کرێ بۆ هەندێ مەرامەک و کاکەمال وتی بۆ هەندێک کورسی و هەندێک پۆستوانە جەبانە سەر ئۆپۆزیسیۆن خۆشی بەڕاستی پێم ئۆپۆزیسیۆن خۆشی ئەبێ ئەمیش کاراتر بێتە ئەمالە ئەگەر بە فعلی زۆر جار تۆ قسە لەگەڵ ئۆپۆزیسیۆنێکی ئەڵێ وەرە کاکە با خۆپشان ناکەین ئەڵە شەڕی ئێرانەیە شەڕی ئیسرائیل شەڕی عێراقەیە بارودۆخێکی ناسکە کۆمەڵی ئەوراقی سیاسی تێکەڵاو بووە کۆمەڵ کاکە من خۆپشاندانی قوتابیانتان بێ لە کاکەمالێەوە لە سلێمانی 200 پێشتا جوانترین خۆپشاندان بە قوتابیان کردیان حزبێکی سیاسی دەستی تێخست بە دەمان چ تەقی لە خەڵکە کرد خۆ مشکیلەکە هەندێک لە ئۆپۆزیسیۆن کاکەمان جوان تشخیص کرد ئێمەمانانیش باجی هەندێک ئۆپۆزیسیۆنە دەین کە غەڵەتەکە کە خەڵەتی سیاسێک کە بەکارێنێ بۆ مەرامی سیاسی ئەخر ئەمانە بەڵام ئەمە مانای چییە باشە بەدیلی ئەوەی خەباتی پەرلەمانی نەکرێ جارە من لێک شت لەکە کەمال لەیەک نقطە متفقم لەگەڵی نەچیتە حکوومەت لەگەڵی شەریکی دەسەڵات ئەو بەشێکە بێ لە گفتوگۆکە ئەو بەشێکە لە گفتوگۆکە کاک کەمال ڕەوف بۆچی هەموو شتێکی دەسەڵات سەرەگرێ دەسەڵاتدارێتیەکەی خۆی چۆنی بێ وا بڕێە بە چۆنیشی بێت دەستخاتە ناو ئیشەکانی ئۆپۆسیۆنەوە و کاک عوسمانی ژنەی شاردەوە وتی دەستی تێخستووە و کاریگەریشی لێ هەیە و نەک هەر ئیرهابەکەی بەڵکو دەستێخستنەکەیشی لە کارەکانی ئۆپۆسیۆن و بزوتنەوە جەماوەریەکە بە هەمان شێوە کاریگەری هەبووە بەڕاستی بۆچی هەموو ئەم شتانی دەسەڵات سەرگرێ بۆچی هیچ شتێکی ئۆپۆسیۆن سەرناگرێت کاگەرانج من ئەوەی کە من کەم قسەم کرد ئەوەی کە من قسەم کرد ئەو لاەنە و جانبانم شی کردەوەنە کە پەیوەندی بە دۆخی ناوخۆیە بەڵام دۆخی دەرەکی شەیەکە بە قازانجی پارتیویەکێتیە هەتا ئێستا سەرباری ئەو ملاحەزاتانەی کە غەرب و ئەمریکا و هاوپەیمانان لەسەر یەکێتی پارتیانە بەڵام تاکو ئێستا یەکێتی پارتیان لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن پێ باشتر و مناسیبترە بۆی کە بیانێڵنەوە یەکێتی پارتی ئەتوانن بەڵانس لە بینی شیع و سوننا ڕاگرن یەکێتی پارتی هێزیان هەیە ئەتوان بەکاریان بێنن بۆ هەشتێک خواندێ ئەوە یەکێتی پارتی هیچ کشیشان لەگەڵ سیاستی دەرەوانیە مثل لەگەڵ ئێران ڕێکن لەگەڵ تورکیا ڕێکن لەگەڵ ئەمریکا ڕێکن قۆناغی پێشدیسا لەگەڵ بەغار ڕێک بوون لەگەڵ سەرکردەکە شاکانە ڕێک بوون مثل لە ناو ئیداری دەوڵەت تا پێکەوە بوون هیچ شتێکی مشکلێکیان نییە ئەوان مشکلی یەک شتیان هەیە هێزێک دروست نەبێ ئەم دەسەڵاتان لێ وەرگێتەوە بەدیلێک دروست نەبێ ئەم هەموو شتێکی ترەکەن نەوت بەهرزە نەوە دەفرۆشن بە بەرمیلی بە $30 ئەگەر معلوماتی دەبێت بە $30 نەوت دەفرۆشن بە خۆمان نێفرۆشانە بە $100 یعنی ئەم دۆخە وای کردووە کە لایانی دەرەکی یعنی ئەو چۆمڕی بڵێ ئەوەی کە پەیوەست بێ بە پشتیوانیکردنی دەرەکی دامی مادی و دامی عسکەری و کاریگەری زۆرە مثلا تۆ بۆ نمونە هێزێکی ئۆپۆزیسیۆن دروستەکەی نەزانم ئۆپۆزیسیۆنەکان ناڵین هەمووی غەڵەتەکان هی ئۆپۆزیسیۆنە ئەم دۆخەشەیە کە سەپێنراوە بەسەر ئۆپۆزیسیۆنیشە بەڵام ئۆپۆزیسیۆنە بۆیە ورتر ینی تۆ ئەبیتەوەی من بێمە ئەو جێگای تۆ دانیشم ئەبێ خۆم ئامادەکەم لە تۆ باشتر پێشکەشکاری بکەم لە تۆ بەدیقەتر و بە معلوماتر بم ئەم هێزانی ئۆپۆزیسیۆن ینی لە ڕووی پێکاتی استراکچەری حیزبیشەوە هێشتا ئامادەی ئەوان نییە دەسەڵاتیان بێت دەست کام لەم هێزانە ئەتوانن دەسەڵات ئەم دەسەڵاتێکە بیت دەست بەڕێوە بەرێت هیچیان ناچێت بەڕێوە کاکە تەنها بزنی گۆڕان و جارێکیان لە خودی کاگنشوانم پرسیتم کاگنشوان ئەگەر ئێوە دەسەڵات بگرنە دەست دەتوان بیبن بەڕێوە تیمان مەگەر یەگرتومان لەگەڵا بگرن بەتەنیا ناتوان بیبین بەڕێوە کادرمان نێوتی ئامادەنین بۆ بەڕێ بەرین باش ئەنجە کاک عوسمان یەکشتی باس کرد ئەڵێ ئێمە مقڕەکانمان سووتێنرا نەزانم مقڕی ئەمان سوتاوە هی کۆمەڵ سوتاوە هی گۆڕان سوتاوە کورە هەموو مقڕەکان سوتاوە هەمووشان زەختیان لێکرا بەڵام هەمووشان بوونەوە بە شەریکی و دەسەڵاتە دوایەوە شەراکەتی ئێمە چی لەگەڵ سەڵات بجێ لێ بڕیویت گاسمان خۆ بە قسەکان بکەم هەمووتان تەجروبە کران لە دەسەڵاتە نەتانتوانی دۆخێکی جیاوازتر ڕۆڵێکی جیاوازتر ببین لە وەزیرەکانی وەزارەتێکی جیاواز هیچ شتێکیان ناتوانی بە یەکانی ئێستای گۆڕانیشەوانێ خەڵک ئەمەی لەبەر چاوە
يعني تۆ چیتە ینی پێم بە کام وەزیر ئیستیقالی کردو لەسەر برێ بەڕێ زۆراوێ کاکە ستۆپ بنە قوبڵ ناکەم. کاک کەمال بەغێری ڕەوف- کاکشەکۆ کاک کەمال ڕەوف ئەگەر غێری کاکشەکۆ باسی فاکتەری ناوخۆی و فاکتەری دەرەکیمان کرد ئەگەر فاکتەرە ناوخۆیەکە لای ئۆپۆسیۆن بە شێوەیەکی زۆر باش نوێنەراتی بکرێ ئەدا بکرێ کاریگەری نابێت لەسەر کەمکردنەوەی فاکتەر زۆر کاریگەریە بێت چکە ئەوانیش سەیریەوە تۆکەن ئەوان معلوم کاکە من قنسۆڵی وا هەبووە بۆ نمونە زایان قنسۆڵی بەریتانی هەبوو ئۆفیس وەلام وتی تۆوە پێ دوات تۆ معلوماتی ئێمە معلوماتەکانمان لێەوە زۆر ورترە بەڵام ئێمە کاری دیبلۆماسیەکەین ئەم معلوماتانی خۆمان ناخێنە میدیاوە زۆر لە ئێمە معلوماتیان زیاترە ئەسڵان وردەکاریەکانیش زانن ئەو هەستەکە ئەم ئۆپۆزیسیۆنە هیچ ئامادە نییە ئەم ئۆپۆزیسیۆنە شەڕی کورسیەکە ینی وڵاتێکی ئەوروپی نات شەڕی کورسی بۆ تۆ بکە تۆ لە 2 کورسی بکە بە 4 کورسی ڕەنگە وڵاتێکی تر لە ڕێگای دەستی مخابراتیەوە بڵانسێ بگۆڕێ بەڵام ئەم بڵانسە بەو نوع ناگۆڕێ دەسەڵاتی پارتیویکێتی ببن بە کەمینە جاوتت ئەمە نایخوا بەڕاستی چی دەیخوا ئەم شێوازە نایخوا چی دەیخوا ئەبێ ئۆپۆزیسیۆنەکان هەتا خەڵکی وەکو ئێمەش کە لە دەروی دەسەڵاتین ئەبێ هەمومان بیر لەوکەنەوە پرۆژەیەکی جیاوازمانە بێت من لەگەڵەوەی کە عوسمانانیم ئەڵێ لە پەرلەمانە شەریک بین پەرلەمانەکەشیان مقاتع بکەین کاسوان گوتی با بڵێن ئۆپۆزیسیۆنی با بڵێن کە پەرلەمان نتوانێت گۆڕانکاری بکە تۆ بەس کاکە ڕۆڵی پەرلەمانتار گرنگتر مەسلەی پرۆژە دێمە سەر پەرلەمانیش بەڵام ئەوەی پرۆژەیەکە بێ ئۆپۆسیۆن کۆکاتەوە کە عوسمان گوتی جیاوازین هەندێک جیاوازی دیاریکراو لە نێوان ئۆپۆزیسیۆن هەیە بەڵام بەڕاستی بەڵام لە استراتیژا معقولە ئۆپۆزیسیۆنی کوردستان ئەسرافێکت بۆ بکەم دەی حزبی شوعی لە ناو ئۆپۆزیسیۆنەکانە ڕازگۆترین حیزب بووە دەربارەی هەموو سەرنجی کرد لەسەرم هەیە قەتیش شوعی نەبووم ئەم ڕازگۆتر بوون ئەمینتر بوون ئینسان ناتوانێت یعنی دەستیان هەیە لە کوشتران نە دەستیان هەیە لە درۆ ساختە چێتیان نامیان هەیە ینی ئەمە وازەحە بەڵام حیزبی شوعی ینی ئەم دۆخی کەیسا دروست بووە بە تاقیتنێ ناتوانێت شان باتە بەری حیزبی شوعی منزانم لەگەڵی شانەدانیشتم ڕەنگە پرۆژەی کشان هەبێت بەڵام ئێشتا کافی نییە ئەبێ حیزبی شوعی تۆزێک لە مەسەلە ئایدۆلۆژیەکانی خۆی بێتە خوارەوە بە نامێک بە خۆی موسیۆ کاتی خۆی بێتە خوارەوە بۆی کە تێکەڵ بە کۆمەلگا بێتەوە ئەم کۆمەلگایە بە پرۆژەی ئایدۆلۆژی ناگۆڕێت هیچ بە پرۆژەیەکی کۆمەڵایەتی هەمەگیرەیە بۆ ئەوی کە پیاوێکی ئاینی و پیاوێکی مەدەنی وانە هەمومان معاناتەکانمانێکی کۆبینەوە لەسەر پرۆژێک ڕێکەوین کەمال ئۆپۆسیۆن بای ئەوەنە بەعزە لەگەڵ یەکتریایان دوورن لێ ئۆپۆزیسیۆنەکان هەندێکیان لەگەڵ دەسەڵاتە علاقاتیان خۆشتر تاکو یەکتری خەروایەوە نییە کەمال چۆن چاوەڕێی پرۆژێکی دیاریکرای ئۆپۆسیۆن بکەین کۆیان کاتەوە لەم ناکرێت ئەبێ ڕاستە خۆ من دیلیتی هەموو ڕۆڵی ئۆپۆزیسیۆن ناکەم بەڵام ئەبێ ئۆپۆزیسیۆنیش بەشدار بێ بەڵام ئەبێ دیدگاکەمان تێڕوانینمان بۆ گۆڕانکاریەکان بگۆڕێ پرۆژەکەمان ئەوەی کە لە زاکیرەمانە ئێستا هەتاکو ئێستا ینی من بستنەوەی گۆڕان کاتی خۆی ئەوت کاکە ئێمە 25 منمانەیە ئەو سی بووە کاکە با بستنەوەی گۆڕان با لەوێ دەست پێ بکەین ئەگەر چلی شێو بێ کە کاتێک کاک مەسعود دەرگای پەرلەمانی داخست چی پێکرا دایە خات خۆ پەرلەمان ئەو شوێنە نییە کە تۆ ئەو هەموو ئومێدەی پێ ببەخشیت ڕۆڵی ئەو ڕۆژنامە نووسانەی کە ئیستا ئێمە هەمانە لە پەیامنێرەکانمانەوە لەگەڵ ئەو پەرلەمانتارانە چییە ئەو معلوماتی لای خوێنێتەوە لە کۆنگرێک ڕۆژنامەسەکە میشە توانێەوە بکات ئەنی پەرلەمانتار نییە بەمانای کەلیمە بە فعلی ناتوانێت ڕۆلی پەرلەمانتار ببینێت کاتا پەرلەمانتارەکانی عێراق باشتر کاک عوسمان بەڕاستی ئەگەر چە سەرنجێکمێ پێشوی پرسیارکی پرسیارەکەش مەکەم پرسیارەکەش کە بۆی بەشکم هەر تێکەڵ بێ لەگەڵ بەڕاستی زۆرە ڕۆمەگەڵ ئەگەر بڵێم ئۆپۆسیۆن بەشێکیان لەگەڵ یەکتریا بەعزن بەڵێ هیچ زۆر ناڕێناتەوە باشە قسە بە یەکتریژەڵێ نەوەڵا زۆر ناڕۆی ئامرە لە یەکتریەکە قسە خۆ حملەی ئامرە لە یەکتریەکە بەدڵنیایەکانی ئۆپۆسیۆن بڕوان قسەکان تاوکەم یەکێک لە زوعفی هۆکارە ناوخۆیەکان کە گۆڕانکاری کۆمەڵایەتی تەواوەتی لە بنیادی کۆمەلگا و دەسەڵاتدارەتی و ئیدارە و حکوم نەکردووە ئەو بەعس و ناکۆچیە فکری و ئایدۆلۆژی بینی ئۆپۆزیسیۆنەکان و ناکۆکی سیاسیش هەر ئایدۆلۆژیشی نیە ناکۆکی ئێمە ئەمڕۆکە لەگەڵ بەڕست مامۆستا سەلاحەدین بەهادین دانیشتین قسە و باسمان کرد بیرروڕامان گۆڕیەوە لەسەرەوەی کە چۆن کاری هاوبەش و جدی بکەین و بەردەوام میلەوە
مەبەستم چییە لەم دیداری کە حزبی شووعی کوردستان بە سەرپەرشتی یا ڕێبووکاران کەندامی سکرتێری حیزبەوە وەک تەبی سیاسی ڕۆژی ئەمڕۆ کۆبوونەوەمان هەبوو و ئەعلانیشمان کرد لە کۆبوونەوەکە یەکێک لە خاڵەکانمان کاری هاوبەش بۆ داهاتوو وەکو دوو حیزب وەکو دوو حیزب لەگەڵ ئەحزابی ترا بۆ حزب بۆی کە ئەم حیزبانە ڕەسەن توانیشتی ئەمەلیم پێ بڵێ مەسەڵەن کاری هاوبەش بۆ داهاتوو بڵێ ئەمە یەک مەسەڵەن بۆ نقطەی هاوبەش دەبینی ئێمە و ئەوانە بۆ نییە لە مەسەلە موچەی خەڵک هەیە کاری هاوبەش لەسەر بەرتەسکردنەوەی ئازادیەکان کاری هاوبەش لەسەر حتا پرسی نیشتیمانی کاکە قەزەی پرسی نیشتیمانی و نەتەوەیی و تەدەخولاتی ئیقلیمی و علاقاتی هەرێم لەگەڵ دەوڵەتی عێراق هەریەکێتی و پارتی نییە هیچ حەقی ئەوانێ بە تاقیتەنیا حەقی کاکەمانیش حەقی هەموو میسانە دڵسۆزانەی کە لە وڵاتانن بە دەرەوەی کە حزبیش بن تۆ مافی مرۆڤ حق بە هەموو ئینسانێگەیان مشارەکەی سیاسی کە مشارەکەی سیاسی لە دەنگدانە و لە نووسین لە هەموو شتێکن جا بابێمە سەر بابەتەکە کە بەسێکمەیە زۆر گرنگە گۆڕانکاری کۆمەڵایەتی و سیاسی بە درێژایمەشووی لە کۆمەلگا مرۆڤایەتەکان چۆن دروستە بێ سێ چوار ڕێگە یان ڕێگەی شۆڕشی خەباتی چەگاری و ئەوەیە یان لە چوارچێوەی خەباتی دیموکراسی و پەرلەمانیە لەناو خەباتی دیموکراسی و پەرلەمانیشان چییە یان ئەحزابی ئۆپۆزیسیۆن یان لەگەڵ ئەحزابی دەسەڵاتدار لەسەر پرۆژەی ڕێەکەون نمونەشەیە لە ئەوروپا و گۆڕانکاری دروستەکەن لە قانون لە ئابووری لە معاش لە خانەنشینی لە سیستەمی کۆمەڵایەتیە تۆ بای ئەوە فاکتەرە بینی کە کۆ ببنەوە بەس ئیجازەم بە با پەیامەکەم بدە نەخێر ئەوە نابینی ئەمانەکەی ئەوەن ئەگەر وا بووە حاڵمان بحاڵە ناگەی یان ئەوە تا لە ڕێی تەداولی سوڵتەوە انتخاباتێکی نەزی هەکرێ بە قانونێکی عادل گۆڕانکاری لە ئەم 4 ساڵ ناکرێت 4 ساڵتر بە ماکرێت یان ئەوە تا بە خەباتی جەماوەری و مەدەنی و ئیتر میدیایەک و کاکەمال وتی ڕۆژنامە نووسانن چالاگوان خۆوانش بەسێکن لە ئۆپۆزیسیۆن بۆ ئەوانە کەم غەدیان لێکرا و کەم تونند تووشی بەرامبەریان کرا کەم کرا و چەندیان لێکوژرا چەندیان لێگیرا چەندیان غەرامە کرا لەبەرەوە لێرە لە کوردستان یەی ئیتیفاق ناکەن انتخاباتەکەی تەسویرە لەکەن خەباتی جەماوەریەکەی جگە لە ترس و تۆقااندن و تەشویهەکە ڕێگری و لەکەن یەی پرۆژە تەقدیمەکەی پرۆژەکە شەیجاری وایە لێتی قۆبۆ لە کاتی حەڤەی شوبات و دوای حەڤەی شوبات کۆمەڵە پرۆژە وەرنەگیرە بەڵام جێبەجێیان نەکرد لەبەرەوە ئێرە ئەسڵی کێشەکە ئەم دەسەڵاتێک ئەم دەسەڵاتش کاکەمال لە ئامەژەی پێدا منیش لە خاڵی یەکەمای شات پێدا فاکتەرە نەوخۆریەکان زوعفیتایە من لەگەڵ ئەو ڕێی کاکەمالم کە ئۆپۆزیسیۆن جگە لەوەی لە پرۆژەکە ئێوێ بخۆیان بچێت من لەگەڵەوەم بە میکانیزمی کارکردنیشە نرخنە لە خۆمان نەگرین بە خۆمانە نەچینەوانێ ناگەی تەنانەت لە میکانیزمی خەباتیشە هەموو شتێ بە ئایدۆلۆژیا ناکرێ مساعدە بکە هەموو شتێکیش ئیلا بە شەقام ناکرێ زۆر ڕێگە و شوێن هەیە خاڵێکی تر کە گرنگە هۆکارە داخلیەکە خارجیەکانە کاکە هۆکارە خارجیەکان تحکوم بە نەتیجەی انتخاباتەکە حەزەکەم پێت بڵێم انتخابات لە عێراق و کوردستان لە 2005 بۆ ئێستا نەتیجەی صحیحی نەیەوە بەدەستەوە جاتخوا قسەی کاک عوسمان زیندانی من ئەمیس پرسیارێ بکەم بڵێم خۆپیشاندان وەکو میکانیزم بگۆڕێ یان میکانیزمی خۆپیشاندان بگۆڕێ بەڵام بۆم گەورەترکە هەردووکی بۆم میکانیزمی خۆ مەسەرە میکانیزمی خۆپیشاندان من مەسەرم بۆ من ئەگەر مەسەرۆشی هەموو ڕێخەری حەچی خۆپیشاندانەکان بم و خەڵک ئەو متمانەم پێ بکە خۆپیشاندان ناکەم سەعادە بچمە بەرتەربیە و سەعادیان زەبڕەوە میسر یەک 46 ملیۆنی خەڵک سەرجارە خەوت ئەگەر تۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی و سیاسی دەسەڵاتە بکەیت هەم لە میکانیزمی خۆپیشاندانەکانە بێ گۆڕانکاری کرێ هەم لە دروشمەکانی هەم لە من جاریا بۆ ڕۆژوو مزارەکە بە خۆپیشاندانیش تەنها میکانیزم حتەنا خۆپیشاندان تاکە میکانیزم نییە خۆپیشاندان خەباتی سیاسی تەنزیمی انتخابات مخاتعکردن لە کۆمەڵە مەسائل بەڵام مەسەلەی پەرلەمان جیاوازە لە حکومە پەرلەمان مینبەرێکە بووی تۆ ململانی لەگەڵکەی قانونی پێ بگۆڕی بڕیاری بێکەی بڕوان بکە داخستنی دگای پەرلەمان لە کوشتنی ئەو ڕۆژنامە نووسانە خەتەترەکە کردیان لە گرتنی و کوشتنی ئەو خەڵکانە خراپترە لەسەر بەدواوە هاتنی ناڕزایەتەکە کاک کەمال لە دەرەوەی بەریشی گەورەیە کاکەمال کاکەمال سایتەکەی من و تۆ 10,000 کەس سەیرەکات من و تۆ مزارەکەی 100,000 لە ناو ناوەندێکی پەرلەمانە تۆ توانین دانیشی قسەکەی 100,000 کەس لێکەسا گوێ لێ ئەبێتە هۆی وشیاربوونەوەی خەڵک حقیقەتەکانی پێ دەرەخەیت و دژایەتی پێ ئەەکەی پێ ناتی باشە ڕێگەیەکی ترم پێ بڵێ خۆیسە خۆ تۆ ناتوانانی خەباتی ئەم قۆناغە خەباتی لە دەرەوەی سیستمەکە چیەکرێت یاین لە چوارچەوەی جگە لە خەباتی مەدەنی ڕۆژنامە نووسانۆکو خۆی وتی چالاگوانانی مەدەنی کە کەمیان نەکردەوە ڕاستی یعنی زۆر جار ئەوەی زۆر جار ڕۆژنامە نووسێ لە ڕۆژنامە نووسیش دەرچوو ڕەمانمانە شەشمان نییە ئەمەی کەیت مەفروزە شەشەم بێ ئێگەر باشێ من لە 4 خولی بەشدابین لە 2 خولیا بەشدار نەبووینە چییە گۆڕە
شتێ ناگۆڕێ بەعکس ئەوە کاک ئەوەش ئیجازە بداخە ئیجازە بەڕێ چاوفەرم عفو ئیجازەم بە ئەلتەرناتیڤی دەرەوەی ئەوم پێ بڵێ کاک ئەلتەرناتیڤی دەرە خۆمە قسە لەسەر بەدەست مقاتعە نییە ئەمە پرۆژەیەکی گەورەیە کە تۆ ییت هێز کۆکەیتەوە ئۆپۆزیسیۆن کۆکەیتەوە دەنگی ناڕازی لە دەوری خۆت کۆکەیتەوە بۆ ئەوەی هەر کارێکت کرد بە جوڵەیەکت کرد مەسەن بۆ منە شێوانی گیرە لە باتی هەر کەس هەمان لە شوێنی خۆمانەوە بەیانێک دەکەین یەک بەیانی مشتەرەک دەکەین کاریگەری زۆر زیاترە بۆ دنیای دەرەوە بۆ لەسەر ئەوان چکە ئەما بێتە زەجەیەکی گەورە بەڵام من لە شوێنی خۆمەوە ئەو لە شوێنی خۆی لە شوێنی خۆیەوە هیچ دەنگێکی دروست ناکە من من ئەگەر پەرلەمان نەبێت ئەمە حکوومەتە بێتە حکوومەتی کار بەڕێکەوانە بە حکوومەتی کار بەڕێکە دیارە کە ڕۆڵی چییە و ئەرکەکانی چییە بەسەوە تا پەرلەمانیش نیە و حکوومەتیشی هیچ باکی نیە هەر خۆشیان پێ ناڵن کار بەڕێکار پێ ناڵم ماوە بەسەر چوار حکوومەتە و ئەچێ عقودی شەکە عقودی نۆت و غازی شەکات ئەیتر نا ئەسڵ کۆبوونی ئەنجومەنی وەزیرانەکرێ و بەشدارە بن و قەرارەدەن خۆمە کە حکوومەتی کار بەڕێکار نییە ئەیکرد پەرلەمان ئەمەنە نرخی هەبێت احترام هەیە بۆی ئەمەنە نرخی هەبێت لە وڵاتەکانی کەواتە لە دەست بەکاربوونەکەشاد ئەو ڕۆڵە ناگێڕێ پاشان یەک دوو شت هەیە کە گرنگەمەی کە تۆ ییت هانی خەڵکە دەیت قوتی خەڵک ئینێرجی خەڵک و زاکری خەڵک هەمی بۆ مەشغوڵەکەی دەنگی کورسەکانی من زیابێت دوایی زمانەتی پەرلەمانتارەکانی خۆشت پێ ناکرێ هەندێک حیزب زمانەتی وەزیرەکانی خۆیان پێ نەکراوە کە چونەتە حکوومەتەوە ئەی کڕێتەوە ئەی بەکاری هێنێت قسە زۆرەکە لەوەی کە زۆربەی ئەندام پەرلەمانەکانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن سەر بەدەسەڵات بوو بەفعلی هەندێکیان چوون یعنی کەواتە تۆ ئەم عملیە جارێک دوان سیان چوارەوە بوو بە شەشەم جار تاقی کردەوە سەرکەوتو نەبووی دەوەرە بیر لە شتێکی کە بکەرەوە بیر لە شتێکی کە بکەرەوە بە ئەم جارە چەند هزار کەس لە سا چەند بەشدار بوو جارێکیان بیرمە لە سا 28 خەڵک بەشدار بوو تۆ لە سا کاتە تقریبا 30 خەڵک بەشدار نەبووە ئەکاتە لە سا 73 خەڵک بەشدار نەبووە یا لە سا 65 بڵین ئێوەرە خۆکە بە خاونیم لە سا 65 کە بەشدار نەبووە ئەوەی بەشدار نەبوو تۆ پێت وایە لەگەڵ ئەوەیە بیتە دەرەوەی ئەم بەشێکی زۆریان بەشێکی زۆریان بە گرنگی نازان وە قودرەتی ئیدارەدانیش هەیە ئەگەر ئۆپۆزیسیۆن هەبێت چۆن نییە خۆم کاکە ئەم کۆمەلگایکی احترامی لاژگ نییە کۆمەلگایکی بێهۆژ نییە ئەم کۆمەلگای کوردیە ئەگەر بەراودەکەی بە هەندێک کۆمەلگایتر زۆر لە پێشە ئەنی من لەگەڵ ئەو بۆ چونانیم کە کۆمەلگای ئەمە خەسیێنراوە وایە پاسیڤ نییە پاسیڤ نییە بەس تێگەیشتن کاکە بڕۆ سێری ئەو میدیای عەربی کە کاتێکە لەسەر شەقام پرسیار لە ڕێبوارێکی عەربیەکەن و بەرە پرسیار لە ڕێبارێکی کوردیەکەن بزانە ڕێبوارە کوردیەکە کە بە سۆتفە ئەیبینێت چەندێک بە معلوماتە چەندێک حزوری سیاسیەیە حزوری کۆمەڵ وەرە سێری ژیانی کۆمەلگاتی کۆمەلگەی کوردی بکە لەگەڵ کۆمەلگاکانی دەوروپشتیخوان کاک عوسمان زیندانی مجتەمەیەکی سیاسیمان هەیە کۆمەلگەیەکی سیاسیمان هەیە پاسیڤ نییە لە سا 65 هەفتایی ئەوێ بێتە دەرەوەی پرۆسە سیاسیەکە ئەجازەمە من دووشت بڵێ ئیجازی تۆ پارتیەکێتی وەکو ئەو باوکیان لێ هاتووە کە هەموو موسیبەتی ماڵەکە خۆیانن هەموو موسیبەتی کۆمەلگاکەی ئێمە پارتیەکێتین یعنی باوکێکی خراپن بە مردنی ئەمانە مناڵەکان هەتیو ناکەون بە مردنی ئەو جۆرە باوکانە مناڵەکانیان هەتیو ناکەون دەرگیان بڕواکرێتەوە بۆ گۆڕانکاری ئەمە تۆ ئیجازەم بە ئەمە جانبی دۆمان ئەمە کە باوکەیە برین ئۆپۆزیسیۆنیش کە دەوری براگەورامێ ئۆپۆزیسیۆنێکی عادل نییە ئۆپۆزیسیۆنێکی بیرتیژ نییە ئۆپۆزیسیۆنێکی پڕڕۆیە نییە دوای مردنی ئەم باوکە چیەکات ئەم باوکە باقیە بە گۆچانجی بڕوا حکومانەکە ڕوو لە منەوەی جوابمەوە دارە پێش هەموو شتێ من ڕاستی نامێ بنوێنەری ئۆپۆزیسیۆن و حەقیشم نییە خۆتم بۆ ئۆپۆزیسیۆن بەڵام باسی حزبی شوێیەکەم لەسەر کۆی ئەو قسانی کە لەسەر ئۆپۆزیسیۆن کرا کاتیشم زۆر کەماوە کاکەمال یەکەم شت زۆر سوپاس یەکەم هەمیشە پیاوێ بووە بەرامبەر بە ئێمەش ڕخنەی هەبووە و شتی ئیجابیشی وتووە یەکێ بۆ لەوانەی پێش کۆنگرە داوامان لێ کرد وی خۆیمان بۆ بنووسێ لەسەر حزبی شوعی چۆن خەبات کە ئامانجەکانی چی بێ شتێکیشی تەقدیم بە سەدان ڕۆشنبیریەوە یەکێ بوو لەو بە ڕێزانی کە دوابیدایەوە و ئێستاش یعنی ئاماژەی بۆدا کە لە ئۆپۆزیسیۆنەکانی تر باشتر ئێمە بەنسبەت خۆمان و یەکەم بیتۆمان لەسەر هیچ ئۆپۆزیسیۆنێک و چالاگوان و خەڵچێنی دوو ئامرە لەگەڵ هیچ کەسییانە ناکەین سێ بەعزین لەگەڵ هیچ کەسییانە تەسەورێکی خەڵگەڵەیە بۆ ئێوە
هینتان کردووە بەیاننامەتان دەرکردووە بۆ دیفاع لە کاکشاسوار تیاتی هەمان وەصفی ئێوە کوی کاتەوە مەبەستم تیاتی هەمان وەصفی ئێوە کوی کاتەوە چۆن تیاینی ئەی بۆ یەک ناگرن ئەوانی ترخەنە دەرەوە باینەکەم بگا ئێمە دیفاعمان لە بزوتنەوەی نەکردووە بەرنمەکەی چێ بەرنامەی ئێمە و کاکشاسوات دیارە لە هەندی خاڵی مشترەکی سیاسی ڕۆژانەیە بەس جیاوازیمان زۆرە بەس ئێمە دیفاع لە ئازادیەکەین تۆ یەی کەسێک داوایەکی بۆ زیینۆکەی تۆ دەساڵ مەبەستەکەمان چی فراوانتر لەوە بیرمان کردەوە مەبەستم لەم نقطەیەکی ئەو قسەی کاکەمان ڕاستە زۆر شتێ بە ئایدۆلۆژیا ناکرێ مەسلحەتی میلات بەرژەوەندی قوتی خاڵەکە لێرە ئەو نقطەیەکە ئێمە و حزب شوعی کوردستان هەموو شێوازەکانی خەبات یەکەم خەباتی پەرلەمانی بە خەباتی کولی نازانین هەر کەسێ خەباتی پەرلەمانی پێی وابێ سۆشیالیزم بنیاتە نیە یا گۆڕانکاری ڕشەی دروستەکان نا ئێمە لەو بعدەوە ناڵین لەو بعدەڵێن مەیدانێکە بۆ تێکۆشان دوو لە کاتی خەبات کرد نابێ شەقامیش بەجێبێڵی نابێ منەزەماتی مجتەمەعی بەجێبێڵی نابێ تەنزیمیش بەکاربێری نابێ خەباتی جەماعەتی بەکار وەکو میکانیزمێک چاوی لێ ئەەکەین بۆ ململانێکردن لەگەڵیان ئەجینا خەباتی پەرلەمانی دانەی بڵێ یەکێتی پارتی بە خەباتی پەرلەمانی ئاسان ناگۆڕێ تۆ لە ناو ململانەی ئێستا حزب شوعی کوردستان وەک هێزێکی ئۆپۆزیسیۆنی چاپ بەردەوامە لە ململانێکردن لەگەڵ دەسەڵاتە و باجیشی یاوە لێشی پەشیمان نین شانازیشی بۆکەین بەڵام ئەش هەدوو ئەگەر بڵێ ئێمە بیرکەینەوە میکانیزەکانمان باشتر بێ پرۆژەکەمان کاریگەرتر بێ و کاراتە بچینە مەیدان من سەد جاتێدی کاکەمالەکەم کاکەمال هەر کەسێک تکە ڕخنەیە کاکەمال ئەگەر دان بەوایە بنی پەرلەمانیەکێکە لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان و ئەکرێ لە چوارچەوەی پەرلەمانە شەڕی سیاسی بکەی ئەبێدان بە دادگاکەی شابنەی ئەوە ڕوونە دادگاکەی کوردستان چۆن بەکارێنرێ بەرامبەر بە شێروانی بەرامبەر بە شاسوار عەبدولواحید و بەرامبەر هەر کەسێکی دیکە ئەگەر بیانەوێ بەڕاستی ئەوەی کە پەرلەمان بەو دەردەبراوە نابێ هیچ نەبێ بەکارێنانی دادگا وا لە لایەنەکانی ئۆپۆسیۆن کا بیر لە ئەم تێگەیشتنە بکاتەوە کە ئێوە و خەڵکێکی دیکەی وەکو ئێوەش ڕاستیەکەی بیری لەکەنەوە هاتنە دەرەوەیە لە سیستمەکەەوە بیرکردنەوەی لە شتێکی دیکە بەدیلێک سێرکە کاگرانج جاری وا بۆ لە کاری میدیاییە کارێکی ناجۆر کراوەیان کەسی تیرۆر کراوە زەختی کراوە لە دەستگایکی ڕاگەاندن ئەو ڕۆژە ڕۆژنامەکان ئەوە بە بلانکێتی بە سپێتی بڵاو کردوێتەوە خۆتوانانە بۆشت بنووسن خۆشت بنووسن بە قوترە بەڵام سپی بوونەکە زۆر بە قوتر بۆ لەوەی کشت هەتا دروشمی بۆ هێرشیشی تیابە بۆ سەر نارەکانیان ئەبی هەندێک جار ئاوە کار بکەیت ئەم پەڕێ بە سپی پیشانیت لی مقاتعەیەکەیت ئەڵێ تۆ تەزویرەکەی ئێتۆنە باشە تۆڵی عملیەکە تەزویری تایە لایەنەکانی دەرەکی دەستکاریەکەن ئەی بۆ بەشدارە بیت ئەیوانی ئەی تۆ بزانیت تۆ بچیتە تۆ ئەوکو وایە تۆ بڕێ ئەچی مەلای دوکان نارێک ماوەدەکەی کە ماتێ ساختەیە دەستیشمە بڕێ بەڵام چم بۆ لاشی ناچم بۆ لای مقاتعەیەکەم وەکو ئەو ڕۆژنامە نووسانە کە ڕۆژنامەکان ئەو ڕۆژە کە بیانێ بە بلانکێتی بڵاوەکەن و بە سپێتی بڵاوکەنەوە دەیان دروستمیشەیە دەیان قسەشەیە بە وتن نیکەن ئەمە مەسجەکە باشترەکات بەو شێوە مەسجەکە باشترەکە لەوەی کە پەرلەمانتارێ بچێت لێ وەکو ڕۆژنامە نووسێ دەرکەوێ و ماکی بخەنە بەردەم کاک کەمال هەر ئەوەی کە خۆمانەڵێن سیستمە سیاسیەکە ململانە سیاسیەکە نادات پەروەرانەیە بەڕاستی مادەم قدرەتی ئەوەمان نییە ناکە لە دادپەروەرەکە بکەینەوە نابێ هەر ئەو بەشێک بێ لە بیرکردنەوەی مقاتعەکردنی پرۆسە سیاسیەکە مەبەستمەوەیە ئەبێ ئەم ڕێگایش تاقیکەین و ڕێگای تریش تاقیکەینەوە کە خۆ ناکرێت تەسلیم بین ڕوونی کاکەمان لی تێگەشتم مقاتعەی زۆر بە پرۆسی سیاسی ناڵێ چونکە پرۆسی سیاسی خەباتی جەماوەری بەشێکە لە پرۆسی سیاسی مقاتعەی انتخابات ئەڵێ مقاتعەی انتخابات یەکێکە لە ڕێگاکان بەڵام من پێشم وانێ کاکەمان وابیر کاتەوە ئەگەر وابیر کاتەوە ئەفوم کام قسەکەم هەڵەیە لە ڕووی سیاسیەوە بڵێ بۆ هەتایە من دیراسەیەکم لە بەردەسە وەکو بەسەرن ئەبێ بیرکەیتەوە ئایا ئەوستە مقاتعەکەی ئیجابیە بە ساڵحی خەڵکە شکێتەوە یانە بە ساڵحی دەنگی خۆ دەشکێتەوەوانێ و خەڵکەکە ئەشکێتەوە پوزیشن شکێتەوە یانە ئەگەر بزدانی بە ساڵ بەڵێ بیکە بەڵام مەگەرە و ڕۆژنامەی هەموو ڕۆژێ بە بلانکێت بڵای کاڵێتە قیمەتی نامێنێ بەڵام من دیکۆمنتێکت پێڵێم لە ماوەی 35 ساڵی ڕابردووە 180 انتخابات لە عالەمە کە کراوە لە سەدا تقریبا 100 شتێک لەو 100 ئەو وڵاتە و انتخاباتانە کە لە دەوڵەتەکان و اتحادیەکانە کراوە نسبەتێکی زۆری ئەوانەی کە مقاتعەیان کردووە ڕێک لە سەدا 90یان لە دوجارە بە زەرەر شکاوتەوە بە ساڵحی دەسەڵات شکاوتەوە و نمونەی ئاخری ئەوەی کە
علاوی ئەوان مقاطعی انتخاباتیان کرد لە عێراق مەرج نییە من ناڵم بڵێ مقاطعکردنی مەرحلەیەکی انتخابات کفرە و نابێ بکرێنە بەشێکە لە خەباتی و ململانیە بەڵام ئەبێ بە دیقەت لە چ کاتێکە ئایکەی خلافەکەم لەگەڵ کاکەمال بەزەوەیە لە چ کاتێکە ئەوە ئەەکەی ڕوونە عوسمان زیندانی دایم سەرکردار حزبی شوێی کوردستان سپاس دەکەم کەمان ڕۆژنووسەر ڕۆژنامەنووس هیچت نەما سپاس دەکەم دەست بەدوعا